کاری ئێمە داتاشیە دارتاشیش فراوانە سەنعەتێکی فراوانە پیشەیەکی فراوانە کۆمەڵە شتێکە گرێتەوە ڕەنگە ئەختیساسیش تیا بێ یعنی با بڵێن بۆ نمونە یەکی هەیە بەس دەرگا دروستەکە یەکی هەیە بەس مەحەجەر دروستەکە یەکی هەیە بەس کەپر دروستەکە هی ئێمە ینی هەمووی دروستەکەین بیست سالێک ئەلڤدارێمە ئاهاتم جا مۆستاهەڤال ئاهاتم ئیشی کرد ئیشی خۆش بوو و ئاها بوو یانێ ئیشێکی ئافێری بیم و نەجۆری خۆشە و داف تشتانەوە ئاهاتم ئایا شۆش دەعەلەمم ئەکی محەلەکە خۆڤەکەم ئەم کە بۆستاڤن ناوکە قەزوان دینە دەرێتکەی ناو تەحین ئەوانە هەموو بابەتەنە هەمووش خۆماڵی دروستکەین ئەوەکەش هەمووی خۆماڵی داتێ یعنی کونکەزانێت چیە هەیە خۆیە ناو خۆیە مەسەلا کونجیە خۆماڵیە ناو خۆە کونجیا ئەوروپی نییە کونجیا ئەوروپیش پێ ناکەم بەس خۆماڵی یعنی لێرە بەس تەحینەکە خۆماڵیە هەیە بەرهەمێمە خۆماڵیە هەمووی چیایەت کوردستانی هاتی خەڵک کۆت کەتەوە ئەمش لێت کڕینەوە گویزە و باویە و حتا فستقاش کەینێ و گویز و باوی فستق و کەزوان ئەوانە هەمووات کەینە تەحین حتا خواستە عالەمش زۆر سەرێ ڕۆژانە تێن بۆت کەینە تەحین و کەژوان خوشمێ ئێرە زینی وەرتەیە ئێمە ساڵانە لێرە بەفرەبارێت و سەردانی دەکەین لەگەڵ هاوڕێیان و شوێنێکی خۆشە و گەشتیاریە خەڵکێکی زۆر سەردانی دەکات و ڕوولەم ناوچەیە دەکات. ساڵانە بەفرێکی زۆری لێ دەبارێ خەڵک ڕووتی دەکا بە حکمی ئەوەی بەفر دەبارێ و هەروەها خەڵکەکە بۆ گەشتیاری خۆی دێتە دەرێ بۆ جەوەشی خۆی دەگۆڕێ و هەروەها سیارەکان جاری وایە حاتڵ دەبن لێرە یان دەرناچن بە زنجیر ئەوانە.